لدڵدا مەرگی جەنابێتۆ کەناڵی کوردانە داکە لە کوردستان کەناڵی کوردانە داکە لە کوردستان لە چاوت چەندە جوانە زوڵفت بەرێژانە چاوت چەندە جوانە زوڵفت بەرێژانە وەرە بگرە چۆپی بەو زێرە میانە وەرە بگرە چۆپی بەو زێرە میانە کەناڵی کوردانە سڵاو بۆ کەناڵی کوردانە سڵاو بۆ کەناڵی کوردانە مەگەرنە کێلی قەبرەکەم بنووسنەوە مەگەرنە کێلی قەبرەکەم بنووسنەوە بەرژینی دەوری قەبرەکەم زوڵفی بەشێوە زەباناوی ناوت نەدا زوڵفی بەشێوە داکەی دڵدار هەستەی عشقیان ئەڵفەڕە لای 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 ئەگەر دەمزانی باوانم لەکوێ دەنووسی ئەگەر دەمزانی باوانم لەکوێ دەنووسی بۆم وەکو پشتی عەزیزم بۆ ڕادەخستی بۆم وەکو پشتی باوانم بۆ ڕادەخستی داکەی دڵدار هەستەی عشقیان ئەڵفەڕە لای 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 ئەڵفەڕە لای 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 وای ماشی تۆ دەوای زامە وتە خۆشین کەلامە ماشی تۆ دەوای زامە وتە خۆشین کەلامە دەنگت تەسیری هەیە بەسەر سەود و سەدامە گەر یەک شەوێ بۆ من بێ گۆڵەی میر و پاژامە ئەو دێڕە ئێستا وتم ئاواتی ساڵەهامە هەرچی مەبێ بۆ تۆ بێ جارێ ڕووکە بەلامە دەڵێ بیڵێ بواریان دەڵێ بیڵێ بواریان دایمە لە خزمەدا دەی داران کوچە بە کوچە زنەجێی ماچوو موچە داران کوچە بە کوچە زنەجێی ماچوو موچە چی بکەم وەتفەنگی پڕنە و لەگەڵ ریزی دەماچە سەقەکەم لەو سەگ بابە و بیخورێنمەوە گوڵخوچە چاوە مەستەکانت بەڕێی دڵم شەقوبە ئەبرۆ پەیوەستەکانت ئاواتمە ڕۆژەشی دەربیگرم دەستەکانت کە لە دڵداری دەدوای دەبیرمە ڕستەکانت کە لە دڵداری دەدوای دەبیرمە ڕستەکانت ئەی هەنارە